سێ مانگە بێت هەم گرفتەمان هەیە. لە بەشێک لە چێشخانە و ڕێستۆرانتەکانی شاری سلێمانی گرفتی نەبوونی دەستی کار هەیە کە ستافیان نییە ئەو چێشخان و ڕێستۆرانتانە و ئەمە وای کردو کاریگەی لەسەر بازاریشیان دروست کردووە. زۆرێک لە گەنجانەڵێن بێکارین، بەڵام کافێ ڕێستۆرانتەکانیش دەڵێن ئێمەش ستافمان نییە، پێویستمان بە گەنجان. من هاتوومەتە یەکێک لەو کافێ ڕێستۆرانتانە کە قسە لەگەڵ خۆیان بکەم بزانم ئەم گرفتە چییە، بۆچی خەڵک نایەت کار بکات کە لە کاتێکە ئەمان هەلی کاریان هەیە. کاشکار سڵاو لێبێ. ئەم گرفتە لە کێکەوە سەری هەڵاوە کە ئێوە ستافتان نییە، هەلی کارتان ڕاگەیان و کەسیش نایەت کار بکات؟ سەرەتا بە خێر بێن سەر و سەر چاوم. لە ڕاستیە ئێمە نزیکەی سێ مانگە بێت هەم گرفتەمان هەیە بە عامەتەن لە هەموو چێشخانەکان. پێشتر سووری لێبوو، بە تایبەتی سووری خەڵکی بیاینتیشمانەوە، بەس بە تایبەتی سووری لێبوو باشتر بوو جوڵی سا. بەس لە ئێستا گەنجی خۆمان بە عامەتەن کە سووریەکان ڕۆشتونەتەوە ستاف زۆر کەم بۆتەوە. ینی ئێمە دائیمەن هەلی کارمان هەوە. ئێمە دوو چێشخانەمان هەیە لە سلێمانی بە دوای ستاف ئاگەڕن. یعنی جاران خەڵکە هاولێرە ناومانە نووسی دەفتەرماندا نابوو بۆ ناونووسینی ستاف ڕۆژانە خەڵکاوە. ئێستا بڕاوکە ئێمە بە دوایە گەڕین و بە دوای ستافی باش ئاگەڕین، بە دوای کەسی خۆمان ناگەڕین، خەڵکی سلێمانی کوردی خۆمان بێ ئیشکات لێ هاتوو زیرەک دەست ناکەێت. بەڕاستی باشە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە کە ئێستا ئێوە دەست ستافتان دەست ناکەوێت؟ هۆکارەکەی بۆ چیە گەڕێنەوە ئێوە؟ بەڕاستی هۆیان نازانم، بەس هەر ئێمەش هەرۆکو گەنجێک و چەند گەنجێکی تریشمان لایە. ینی ئیشێکی بە تایبەتی لای ئێمە باسی خۆمانەکەم ئیشێکی ڕێکوپێکە بە پێی ستانداردەکانی شەکەین 9 ساعت داوامەکەین و موچەیەکە بە پێی بڕی ئیشەکەی و شارەزایەکەی خۆی ئەدرێتی. بە عامەتەنەوەش نوێ بەس بڵی لە یەک بەش لە کۆمەڵی بەشەکانە، ینی نییە ئەی بەسیترین شت کە تۆ بۆ منە ئەزبوونی شتیانە بێ قاپشۆردن دەست ناکەێ. بڕابکە ئێستا دوای لێ هاتووە بە کوردێک خۆمان پشی بۆ قاپشۆرەکەمانەگەین کە بمێنێتەوە لەمە بۆ شێوازە. بەڕاستی باشە ئەمە هەندێک جار وا باز ئەکرێت کە گەنجان وا باسیەکەن ئەڵێ بەهۆی خراپی خاوەن ئیشەوە یاخود پارێش کەممانێت و ئیشێکی زۆرمان پێەکات. ئەمە بۆمە ناگەڕێتەوە؟ بڕاو هەبێ ئێمە هەر خۆمان دەستمان کردۆ بە ئیشکردن لە مناڵیەوە ئەمە ئەم دوو بزنسەمان دروستکرۆ خۆمان قاپشۆر بین. من لە قاپشۆریەوە دەستم کردۆ بە ئیشکردن هەتا ئەم دەقێم هێناوانەوە بڵێ هات پێتمە سەر حازری. خۆی کەسەکان دیارە چۆن ئیشەکەن. ئەگەر بۆ من ستافم هەیە بڕابکە بە سەلامی لەکەم و خواحافیزی لەکەم، ئەو نە ئیشەکەی مەزبوط دەکات پێویستی بە من نییە. بەس ستافیش هەیە خۆی لە خۆیان ناتوانێت ئیشەکە بکە. ینی ئەوێ گرفتێک دروستکا بۆ ئێمە ئەگینا بۆ ئەگیناگەر کەسێک ئێمە بەدوای ستافاگەن کەسێک ستافێکی جوان بۆ ئێمە دروستکات و بێسەرێشێ ماقم چێ وەڵای سەلامیشی لە ناکەم. باشە گەنج زۆر هەیە کاڵە کارمان نییە، کارمان دەست ناکەوێت لە وڵاتیان ناتوانانی بژین، بەڵام لێسا ئێوەش و چێشخانەکانی تیژۆکو پێشتر باسی کرد. ڕابکە زۆر کەس ئێمە چەند پیجێکمان لایە، چەند گروپێکمان لایە، هەموو ڕۆژێ هەلی کار دابۆزێنین. یعنی چەند گروپ هەیە خۆ هینێ چەند شوێنێکی تیژ هەیە هەرچی لەوێ ناوتە نووسی بۆ هەلی کار. بڕواو هەبێ سێ دانەمانگە دەست ناکەیە. بەمە گرفتی بە تایبەتی من نییە باسی خۆماکەین بە عامەتەن هەموو شوێنەکان. ینی ئەمە چێشخانە و ڕێستۆرانتەکان نییە بە تەنیا شوێنی تریشەیە بە شێوازە بێ؟ بڕواو هەبێ کرێکار هەبوو ئێمە ئەم شوێنەمان تەعمیر کردوێتەوە چەند مانگی پێشێسە چەند ڕۆژ وەستان هاتەوە بۆ لامانەوەی کرێکارەکەم نایە، کرێکارەکەم نەخۆشە. یعنی کابرا شاگردێکی تری هەبوو دەستی شتێکی لاتۆ عەزێتی گەیشتووە دانێکی دەست نەکەوتەوە لەگەڵ خۆیان بێنێ و بێ بۆ ئیشەکە. باشە گەنجی خۆمان ئەوانکە کاریان نییە بەدوای چ جۆرە کارێکە ئاگەڕێن؟ وەڵایی بە دوای بڵێم چ کارێکە ئاگەڕێن وەڵایی نازانم. خۆی کار هەر زەحمەتی هەیە، حەزێکی لەسەر کورسیە دانیشە بڵێن هەر سەعات داوامە هەیە تا کۆڕێتەوە هەر هیلاکە بی. بەس ئەمان زۆر حەزیان لە ئیسراحەتە. یان گەنجمان هەبووە سەری مانگ هاتووە دەستیکرۆ بۆ ئیشکردن تاکو کۆتایی مانگەکە پارەی مۆبایلێکی پیا کرد و ڕۆژتۆ نادۆتەوە ئیشی تری نەکردووە. بەس بۆ مۆبایلەکەی دەریە ناوە پێ و تاو. زۆر سپاس بۆ بەڕێستان بە هیوای ئەوەی کە ستافێکی باشە دەستکەوێت. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە گرفتی بەشێک لە ڕێستۆرانت و کافێکانی شاری سلێمانیە بەهۆی نەبوونی دەستی کارەوە کە گەنجان
ئەڵێن کارمان نییە بەڵام ئەمانیش داوای ئەوەکەن کە ستاف بێت و کاریان لەلا بکات بۆیە زیاتر ئەو چێشخان و ڕێستۆرانتانەی لە سلێمانیە خوازیاری ئەوان کە خەڵکی کورد بێن کاریان لەلا بکەن لەبەروی تاوەکو ئەو مشتریانی سەردانیان دەکەن ڕازی بن لە خزمەتەکانیان هەم بتوانن مامەڵەشیان لەگەڵا بکەن بۆیە ئەمان لە ئێستادا پێویستیان بەستافە بۆیە گەنجانەوەش قۆڵی دیڵ ماڵ و سەردانی ڕێستۆرانت و کافەکان بکەن بۆی بەبێ ئیش لە ماڵ و دانەنیشە.